کردنەوەی ڕێڕەوێکە یەکەمین جارە شاخەوانی کورد پێیاشنا دەبێت. مەترسی هاتنە خوارەوەی بەرد هەیە زێدەڕەوەی لەسەر مڵک زانیاری لەسەر ڕێگاکە چۆنیەتی دروستکردنی کراوەتە پێشەنگایەک و بەر لەوەی پێی بگەن لە ڕێگەی چەند تابلۆیەکەوە دەیبینن. ڕێگای ئاسنی شاخەوان بە کەرستە و جلوبەرجی خۆپارێزیەوە پێیدا تێپەڕدەبن. یەکەم پرۆژێ لە عێراق و لە کوردستان ڕێگای ئاسنین دەبی ئەو کەلوپەلە تەکنیکیانە بەکاربێنن وەکو هاڕنس و حمایەتەکان و کڵاوی زرێ و لەگەڵ دەسوانەی. ڕێگاکە دەکەوێتە گوندی کەڕەشی ڕواندەس. درێژیەکەی 3 کیلۆمەترە. زیاتر لە 1000 پای ئاسنینی بۆ بەکارهێنراوە. لێرە ڕێڕەوەکە نزیکەی 6 مەتر بەرزە، تابڵەی پڕمەترسیە و کە سەیری خوارەوەکەی خەریکە سەرەتە سوورێ. بەڵام کەلوپەلی وای شاخەوانی ئێستا پەیدا بوونە ترسەکەت کەمتر دەکەنەوە و ئەوانە ژیانت دەپارێزن. کارەکە بە خۆبەخشی لەلایەن گروپی شاخەوانانی سۆران ئەنجامدراوە. 123 ڕۆژ کاریان تێدا کردووە. زیاتر لە 2000 کونمان تێکرد ئەو پایانەماندانان. ئەو شوێنەی دەبینی ئێستا 40 مەتر بەرزە مولدی کارەبای ئەبێرەدا بەسەر کەوتیە ئەبێرەدا شایتە خوارێ. ڕێڕەوێک سەرکەوتن و هاتنە خوارەوەی تێدا ئاسان نییە. وەرزشی شاخەوانی دەکاتە یاریەکی سەرچێشی و دوجار بنەمایەکی گرنگ بۆ کەرتی گەشتیاری. حەزێکە ڕێگای دوور بە شاخەوان و گەشتیار دەبڕێت. گروپێکن لە سلێمانیەوە لە ڕێڕەوە ئاسنینەکە سەردەکەون و ژینۆ مەحەمەد پێشڕەویان دەکات. حەزمان کرد ئێمەش بەشدار بین و ببینین و چێژی زیاتری هەیە وەک لە شاخەوان و وەک لە بەردەوان. ئەمە دەستگرتن بوو، قاچ بوو، هاتنە سەرەوەیەکی زۆر خۆش بوو. جگە لە ڕێڕەوە ئاسنیەکە شاخەوانان ڕێگای دیکەش تاقی دەکەنەوە. ڕێگایەکی پڕمەترسی ڕاهێنراون کە چۆن بتوانن کاتێک کەسێک لە شاخ ژیر دەخوات ڕزگاری بکەن. بەختیار قادر ڕوودا و ڕواندەس.